مناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاتان لێبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان سەرسەر چەند پرسێکی تایبەت بە بارودۆخکێرینی کوردستان و عێراق دەکەین لەوانە پرسی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و دۆخی سیاسیێرێم و چاقبەستووی دۆخی سیاسیێرێم پەیوەندیەکانی هەرێم و بەغداد و کابینەکەی سوودانی و کارنامەکەشی تایبەت بە هەرێمی کوردستان. کاک محەممەد بەخێر بێن سوپاس دەکەم. گەر سەرەتا لە هەڵبژاردنەوە دەست پێ بکەین ئێستا دووبارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاتوتە بەر باس وەفدی بیانی دێت هەندێک و توێژ ڕەنگە هەبێت لە نێوان لایەنەکان هەڵبژاردن دەکرێت لەم ساڵدا یاخود لەمپەرەکان لاچوون. بسم الله الحمد لله پێم وانێ لەمپەرەکان لاچوو بێتن و هیچ زەمینەیەک لە ئارادا نییە بۆ هەڵبژاردن غەیری فشاری دەرەوە نەبێ فشاری نەتەوەی گرتوەکان و فشاری نوێنەری ئەمریکایەکان کە هاتوون وڵاتانی ڕۆژاوە هەست بە هیچ چینێکی کە ناکەم من بۆ فشارەکە جدیەوەی کەوە ئاگادار بن فشاری وڵاتانە سەر پارتی ویکێتی لەوە تا ئاستێک جدی بێ شوان شەستەکەن بە مەترسیەکان و لە راپۆرتی نوێنەری نەتەوەی گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش بە ڕوونی چەند جارە باس لە خراپی دۆخی هەرێمی کوردستان و دواخستنی هەڵبژاردنەکان و ناتەبایی لایەنە سیاسەکانەکات. بەڵێ بەس فشاری ئەو لایەنە دەرەکیانە بۆ ئەوەیە کە لەم ساڵدا هەڵبژاردنەکە بکرێ وێراوەی کە تاسیویەکی 2020 تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە پارتی ویکێتی و لایەنە پێکەنەرەکانی حکوومەت دیارنی لەم ساڵێکدا دەکرێ ناکرێ هیچ ئەو ناتەبایی لە نێوان یەکێتی و پارتی هەیە هیچ ڕێخۆشکەر نییە بۆ ئەوەی کە هەنگاو بنرێ بۆ ئەوەی لەسەر یاسای هەڵبژاردننی داهاتوو پێک بێن بەزۆکو لەمپەرەکە هەر ناکۆکی بینی پارتی ویکێتیە یاخود ئەوکەوەی کە پێشتر بەشێ لە ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی لەسەر یاسای هەڵبژاردنە ڕوونە وەڕای لایەنەکانی کەش بەڵام بۆیە ئەوترێکێتی و پارتی پێم وایە کێتی و پارتی چۆن تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە و چۆن لەسەر چەندین یاسایی کە بۆ خۆیان پێشتر پێکە هاتن لە پەرلەمان بڕێیان دەکرد پێم وایە گەر بۆ خۆشیان لەسەر یاسای هەڵبژاردن پێک باتایەن ئێستا هەڵبژاردن کرابوو. باشە ئێوەکو لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بۆ چونتان چێ لەبارەی دواخستنی هەڵبژاردن و لەمپەرەکان چی دەبین کە لە بەردەم وەکو بنەمایەک یعنی دائیم وامان وتووە کە ئێمە لەگەڵەوەین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێەوە لایەنێکیش کە باسی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کرابێ ئێمە یەکێ لەو خاڵانەی کە دائیم باسمان کردووە کە ڕۆژێک دیاری کرێ لە ساڵدا کە لەو ڕۆژەدا ینی ڕۆژێک و مانگێک 4 ساڵ جارێک بنووسرێت لە دەستورە کە دەبێ هەڵبژاردن بکرێت بۆ نمونە 4 شەشی هەموو 4 ساڵ جارێک ئاوا شتێکی ئاوا بنووسێ بەدەق چونکە دایم ئەو گومانەمانە بۆ هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ و پێشمانی هیچ هەڵبژاردنێک لە کوردستانە لە کاتی خۆی داکراوە بەڵێ ئەی لەسەر ئێستا مەترسیە تریشەیە مەترسیەکی تریشێ ئایا محکەمەی فدرالی چی بڕیارەدات بەڵێ ئەوی 15 بەڵێ چکە ئەگەر بڕیار بەو لایەنەیە بدا بەو تیجاهەیە کە لەوەی لایەنەکانی و ئۆپۆزیسیۆن لەو ڕۆپیان خۆش بێ کە بڕیارەکەوا بێ کە پەرلەمان بەسەر چووە و ئەو یاسایی کە تەمەنی خۆی درێژ کردوەوە نایاسایی ئەگەر ئەو بڕیارە بدات تەبەن ئەو کات حتمما دێنە سەر هەڵبژاردن و ئەو کاتیش دەرفەت بۆ تعدیلکردنی یاساکە نامێنێتەوە دەبێ بە یاساکۆنەکە هەڵبژاردن بکرێت ئەگەر ئەو پێشانی هەیە دووسەرێ بڕیارەکەگە دەربچێ بڕارەکە کە دەربچێت تر شەرعەتێک بۆ نازانم مەگەر بۆ نمونەگەر نازانم مەگەر هەرێمی کوردستان لەوەیشا مەسەلەن ملکەچ نەبێ بۆ بڕیاری محکەمەی فیدرالی درێژە بە تەمەنی پەرلەمان تەمەنی بەسەرچووی پەرلەمان بدات مابەست ئەوەیە کە هەم دەبێت ئەو کاتە پەرلەمان ناتوانێت یاسا کۆنەکە هەموار بکاتەوە کۆمیسیۆن کارا بکاتەوە ئەو کاتە ئەگەر بڵێ ناشەرعیە تووشی گرفتێکی دەستوری دێت چونکە محکەمەی فیدرالی قەراراتی ئیلزامیە بۆ پێکاتەکانی ئەم وڵاتە وانەیە ینی لەو ڕۆوە تووشێ و گرفتە دێت توانێت بەردەوامی بە دانیشتەکانی بدا بە پێی ئەو تعدیلێک کە خۆیان کردویان و ساڵێت تەمەنی خۆیانیان درێژ کردوێتەوە
ئەو گرفتەش لە پێشە. باشە بە سێ چوار کە درێژ کراوەتەوە دێ بڕیارنەدان بۆ دەرفەت بدرێ بە لایەنە سیاسیەکان لە کوردستان وا دێ هەڵبژاردن دیاری بکەن پێم وانە بەڵام پێشاتێکی مەترسیدارە چونکە ئەمە محکەمەی فیدرالی بڕیاری ئەمجارەی مەسی دامەزراوەیەکی سەرەکی هەرێمی کوردستان دەکات کە دامەزراوەیەکە بە پێی دەستوری عێراقیش بە هەرێمی کوردستان خاوەنی حکوومەتیەکە و خاوەنی مەسەڵەن پەرلەمانێکە و ئەنجومەنێکە لەبەرەوە ئەم بڕیارە لایوان سەختە پێم وایە لەبەرەوە تاجیلیەکەن ئەنی زیاتر گوێی تێداگرن و زیاتر مەشۆرەتی تێداکەن بۆ ئەوەیە ینی بڕیارەکان پێم وانێ وەکو بڕیارانەی تر بێ کە چوونەتە بەردەستیان ئەو بڕیارانەی کە ڕاستە بڕیاری نەوت و ڕاستە بڕیاری نایاسایی ناردنی ئەو 200 ملیارە بۆ کوردستان ئەمانە بڕیاری هەستیارن بەڵام بڕیارە مەسی دامەزراوەیەکی فەرمی ئەم هەرێماکە لەورە پێم وایە لەو ڕۆوە ئەوان هەردوایەخە باشە بەس دەوکەی جۆرێک لە مەترسی شەوێ لەلایەن سەڵاتدارانی هەرێم بەوەی کە بۆنە تەداخولی تر هەبێ دوایە و بڕیارە ئەگەر بۆ نمونە بەنە دەستوری دانا بۆیە پەلەیانە هەڵبژاردن بکرێت بەشێکیان هەستی پێەکەن بەو پێم وانە پێم وایە ئەوانی حراج بوون چونکە پەرلەمان هەموو سەفەری خۆی درێژ کردوتەوە پێکاتەکان هەموو ماونەتەوە واتە فراکسیۆنەکان هەموو ماونەتەوە یەکەم جارە بڵێن سێ فراکسیۆن هەرێکێ بە ناوێک و بە لەحنێ پەرلەمانیان جێهێشتووە ئەوە حەقیقەتە ئەمە شتێکە یەکەم جارە پێچەیەکێتی و پارتییان ئەوانەی ماونەتەوە لە پەرلەمانەوە یان و سەرۆکایەتی خۆی بە حراج بزانێ ئێستا ئەویش پەرۆژ بێ کاڵبژاردن بکرێ بۆی ناچار نەبێت تەمەنی خۆی جارێکی کەش درێژ کاتەوە حراج لە بەردەم خەڵکی کوردستان لە بەردەم دەرەوە لە بە هەردوو لە بەڵێ چونکە جارانی پێشوو کە درێژ کراوەتەوە تر معارەزەیش هەبوو بێ لەگەڵ بووە ینی لەگەڵ ماونەتەوە وانە هیچ کاتێ هیچ لایەنێک پێش ئەم خولە ینی قاتعی پەرلەمانیان نەکردو کاتێک کە پەرلەمان تەمەنی درێژ کراوەتەوە بەس خۆی دانیشتێکی ئۆتۆشیان نەکردووە نەیاسایەکیان دەرکردو و درێژکردنەوەکەی ئیتر درێژکردنەوەکەی پێم وایە جۆرێ لە معارەزەیەکی زیاتر لە نێو کوردستان لەسەری پەیدا دەبێت و لە دەرەوەش فشاریان زیاتر دێتە سەر و تووشی جۆرێک لە عیبەی زیاتر دێنن بەسەر هەرێمە لەبەرەوە هەموو لایەکیان هەوڵەدەن مەسەڵەن بە تایبەت پێکاتەکە ئەوەی کەیسە ئەو پەرلەمانی ئێستا ئیدارادرێ پێم وایە ئەوان پێیان خۆش نەبێ کە ناچار بن تەمەنی دووبارە تەمەنی پەرلەمان درێژکرێتەوە باشە حەز بکەن لەو کاتەیە تەبانەوەیش پەرلەمانش لەبەرەوە جیاتی معنیە پێچێ نوێنەری وڵاتان ئەوانە زیاتر تەماسیان لەگەڵیانە هەبێ و سەردانیان بکەن و ئەو فشارە زیاتر لە هەرێم لە قۆڵی پەرلەمانەوە بکرێت باش بەس وەکو یا هەبمارکردنەوە یاساکە ئێوە ئێستا هیچ توێژێکی فەرمی هەیە وەکو لایەنەکانی بۆ نمونە دەروی پارتیویکێتی پێشتر داوای فرەبازنەیتان دەکرد کورسی پێکاتەکان تۆماری دەنگدەران ئێستا بۆ چوونێکی یەکلاکەرەوە هەیە لە دەرەوەی پارتیویکێتی بۆ هەڵبژاردنەکە ئێستا یەک قەزیە هەیە ئەویشەوەیە هەوڵێک هەیە لە نێوانێکێتی و پارتی و پەیوەندیش لە نێوانیانە هەبووە کە ئەگەر کۆبنەوەی مەکتەب سیاسیش لەبار نەبێ ئێستا بیکەن کۆبنەوەی هەردوو دەستگای هەڵبژاردنیان ئەنجامدەن بۆ دیاریکردنی ڕۆژی بۆ دیاریکردی بۆ گەیشتن بە هەندێ بۆی کۆک بن لەسەر ئەو خاڵانەی کە جیاوازی هەیە لە نێوانیانە باش بە زۆکو خۆتان دیراستان کردووە ئێمە دیراستەمان کۆمەڵی دادگەری بۆ لەگەڵ فرەبازنەی کۆمەڵی دادگەری تۆماری دەنگدەران کۆمەڵی دادگەری ئەمە بن ڕسمی نووسراومان دوو جار داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و ڕای خۆمانمان ڕاگەیاندووە لەسەر ئەو پرسیارانەی گرجە نابتەتە نەگۆڕاوە ڕایەکەتان ڕاکەمان تا ئێستا نەگۆڕاوە چونکە هۆیش گفتوگۆیەکیش نەبووە بانگێش بکرێن بۆی غەیری ئەوەی ماوەکانی پێشوو پێم وایە دوای ڕاگەراوێکیش چوار لایەنەکەیش هەبوو گفتوگۆ لەو بارەوە کراوە کە بەشێکی گفتوگۆ کرد هەرێمی کوردستانی کردوەوە کە نابوو یاسای پارێزگاکان و یاسای
هەڵبژاردننی عێراق بوو بۆ معلوماتت یاسای پارێزگاکانی عێراق ئێستا خوێندنەوە یەکەمی لە پەرلەمانی عێراق بۆ کراوە و ئێستا مەطبەخی تەحالوفی ئیدارەی دەوڵەت هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتەوەی کەیسە سوودانی سەرۆکایەتی دەکات کە پارتی و یەکێتیشی تێدایە وەسوونەکانی تێدایە حەلبوسی و عەزم تا سیادە و عەزم ئەو شیعەکانیش ئیتارە باشە ئەمانە مەطبەخێکیان هەیە لەو مەطبەخەیە خەریکی هەموارکردنی یاسای هەڵبژاردننی عێراقن و پارێزگاکانیان تەواو کردو دیارە گەیشتۆ بە پەرلەمان یعنی لە مانگی دەی ئەم ساڵ دەوێت بکرێ هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق حکوومەتی سوودانی کۆکە لەسەری کە دەبێت ئەنجام بدرێت باشە ینی هیچ پێ دوایە لەو کاتەشدا بەیەکەوە بکرێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هیچ ئەگەرێکی وا هەیە بۆ لە ئێمە لەبەرەوە داوای نوێنەرمان کرابوو لەگەڵ کۆمیسیۆنی بەغا کۆبنەوە بکرێت یەک دوو مانگ پێش ئێستا لەسەر یاسای هەڵبژاردننی پارێزگاکان ئێمە بە نوێنەرەکەمان ڕاگەیاند کە داکۆکی لەو بکە کە هەڵبژاردننی پارێزگاکانی کوردستان ئەنجام درێت نەکی پەرلەمانی پارێزگاکانیش ئەوە گونجاوتر ئەنجام درێت پارێزگا بە پارێزگا بەڵێ لەبەرەوە هیچ معنایەکی نییەوە چەند زیک 8 ساڵە چەند ساڵ تەمەنیان درێژکراوەوە پارێزگاوەوە بەڵێ ئەنی دەبێکەوە ئەنجام بدرێن و خواستە تەمەنیان درێژ کراوەوە هیچ چینێکیشیان هیچ کاریگەرێکی ئەو تۆیان نییە مەگەر جاروبار جوڵەیەک لەمەی سلێمانی هەبێ ئەگەر لەو لە هەر معاشێکی زیاد و وەزەیەکی زیاد وەکو پەرلەمان بەسەر دەسەڵات دوای نەکردووە کە کاریگەریان نایبوون ئەنجومەنی پارێزگا نییە کاک حەکیم لە عێراقیش ئەو قسەیە هەیە کە ئەنجومەنی پارێزگا بوو لە عێراقیش ئەو قسە هەیە بەڵام عێراق تعدیلی یاسای کردووە و لەوەی مەسەلەن ینی بەو ژمارەیە نیە 40 کەسوانە تعدیلێک لە یاساکەیە هەیە و ئەو تعدیلە بشتوانرێ لای خۆمان ئیسفادەی لێ بکرێ و لەگەڵ عێراق ئەنجومەنی پارێزگاکان ینی ئەو خۆی بە پێی ئاسا ڕۆڵیان هەیە بەس ڕۆڵیان پێ نادرێ و ڕێیان پێ نادرێت بەڵام باشە بەزۆکو ئەوەی کە فرە بازنەیەەکە یاخود یەک بازنی و دیراستان کردەوە کامیان لە بەرژەوەندی خۆلای بۆ ئێمە زۆر فەرق ناکە بەڵام ئێمە بەرژەوەندیەکی ینی بەرژەوەندی کۆمەڵ و بەرژەوەندی گشتی باشە لەوەیە لە برگەوینەکە تێبگیرێ ئێمە بەرژەوەندی گشتی ئەندێجار زاڵەکەین بەسەر بۆ بەرژەوەندی گشتی فرە بازنەی بێ یەک بازنەی بێ فرە بازنەی هاوسەنگیە کە داتە نوێنەری پارێزگاکان لە پەرلەمانی کوردستان ئەوە لای ئەمە گرنگترە شتێکی گرنگە کە پارێزگاکانی کوردستان ینی تەمسیلێکی حەقیقی خۆیانە بێ لە پەرلەمانی کوردستانە خۆ فرەبازنەی ئەوە تێگیر دەکا بەس سەبارەت بە کورسی پێکاتەکانی سەر ناکۆکی هەیە دابشکنیان ئەوە ناکۆکی سەرەکیەوەی ئێستا ئەگەر نا پارتی دیموکرات کە معارض بوو بۆ چواربازنەی ئەوە ئیقراری کردو چواربازنەی بەڵێ ئەی بۆ ئەوەی کە بە تۆماری دەنگکاتەکان هەر بۆی من زانیاریەک لە بەرنامەکەی جەناب خەمەڕوو راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان هەیە کە لە هەولێر لەگەڵ نمایندەی مەسیحیەکان و ئەرمەنیەکان و تورکمانەکان دانیشتوون و ینی نوێنەرە ڕاستەقینەی خەڵکەکە ئەو نوێنەرانە لەمانەی کە ئێستا لە پەرلەمان ناڕازین تورکمانانەی ئەو ئاشوریانەی و ئەرمەنیانەی کە چوون ناڕازین لەمانەی کە ئێستا نوێنەرایەتیان دەکەن و پێیان وایە فشاری سیاسی دەسەڵاتیان لەسرە و تێبینی و سەرنجی خۆیانیان بە جوانی خستۆتە ڕوو و تورکمانی کفری و لەوەی ئاشوری ئێرش سلێمانی مەسیحی سلێمانی وانش بەشداریان کردوێت لە کۆبنەوە چکە دەنگێکە بووە کە لەگەڵ فرەبازنەی بوون واتە پێکاتەکانیش دابەش بەسەر بازنەکانە لەو بازنانی تاواجودیانەیە بەڵێ لەبەرەوە لە ناو برایانی تورکمان و پێکاتەی مەسیحی و ئەرمەنی و ئەوانشدا ئێستا ئەوە هەیە کە ینی ئەبینن هەر هەمان دەموچاوە چەند خولە هەر هەمان ینی هەموو 11 کەسە ینی تقریبان لە 15 کەسە ئەخولێتەوە ئەم 11 کەسە لە ناو 15 کەسە ئەخولێتەوە بە وەزیرەکانەوە ینی ئەم جار وایە وەزارەتی بەرەکەویان بەنای پێکاتە ئەندامی لە یان پێکاتانە بۆ خۆیان کێشە و گرفتێکی
خودی پێکاتەکانە بەس بەڕاستی ئیعلامی خۆمان لەوەی بە خۆشمانەوە بەم پەیامی خۆشمانەوە نەیتوانێت بچێتە ناو تورکمان بدوێنێ ئەرمەنیەکان بدوێنێ ئاشوورەکان بدوێنێ واتان کردووە نەتان کردو پێم وانە لەم بەرنامەی جەنابتا من لە تورکمانێکم نەبینی وانە لای خۆ تۆماریکە بە شوم سازی لێ بکەیت هەرمەنیە بێنە ینی هاوڵاتیە بگرە لەو ئینە خۆ تورکمانمانەیە لە کفری لە کفری تورکمانمانەیە مەسەلەن تەبەن لە ناو سلێمانی مەسیحی لێەوە نیە خۆم ئەو نوێنەراتی هەمووی قەتیز بووە لەوەی کە مەسەلەن لە هەولێرە تورکمانی هەولێر مەسیحیوانی کە لە هەولێر ڕاستە لەوە زیاتر نێمەوە این کاریەوە ناکەین بەڵام خۆ لە 92 پەرلەمانمانەوە نیە تا ئێستا لە 2005 لە خۆلی دووەمە بوو بە 11 کردیان بە 11 پێکاتەکان پێشتر 5 بوو وانە ئەی تۆ تەماشاکە 10 کەس دوایی 3 ئەمە خولی چەندەمە پێنجەم نییە 3 33 وایە 33 هەندێک وەزیریش حساب کرد ینی تۆ بڵێ 30 کەسێک ئەوە بوون بەڵام یەک جار تورکمانێکی کفری تیان نەبوو یان مەسیحێکی سلێمانی تێدا نەبووە لەبەرەوە ئەو راپۆرتە کە من خوێندمەوە بە حەقیقەت نوێنەری ئەو پێکاتانە ڕازگۆیانە ڕای خۆیان خستۆتە ڕوو بەس بەداخەوە UN لە ئستینتاجە یانی دوایی کە ئستینتاجێکە نووسێ لە ئستینتاجەکەیان نەی پێکاوە ئستینتاجەکەی زۆر تەرکیزی لەسەر ئەو خاڵاستیارانەی کە ئەوان توێ نەدا گەرچی ئەوان دوجار وەکو پێشنیار خۆ شت فەرز ناکەن بەڵام ئەوە من هەڵۆستەم بەرامبەری کرد کە ڕازگۆیانە تورکمانەکان ئاشووریەکان ئەرمەنیەکان قسە و بۆچوونی خۆیان لای نەتەوەی گرتوەکان کردووە لەبەرەوە ئەم 11 کورسی پێکاتەکان ینی بخۆی ئێستا گرفتێکە لە نێو پێکاتەکان خۆیانە بەڵام تەمثیلی سیاسی واتە بۆ نمونە ئێستا ئێمە لە ناو کووردا دوو لایانی دەسەڵاتدار هەیە و ماوەیەکە چەند خولێکە معارەزە هەیە وانە و معارەزە ئیعلامی هەیە چەند کەناڵێکی معارەزە هەیە وایە یانە ئەمانە حاڵەتێکیان دروست کردو لە ناو کووردا مەسەلەن بەشێک معارەزە بەشێکی خۆی هەیە لە هەموو هەڵبژاردنەکانە زۆر دێنێ کەم دێنێ هەمووی تەواجودێکێ بەڵام لە ناو پێکاتەی تورکمان و پێکاتەی مەسەلەن ئەو یانغزەیە لەبەرەوە معارەزەکانیان کەپت کراون ئەوانیان کە بە دەسەڵات گەیشتونە و تحرکاتی سیاسیان کردووە بەداخەوە زۆربیان من ناڵێم هەر هەمویان بەڵام زۆربیان لەژێر لە کاتێکە لە هەڵبژانی یەکەمی پەرلەمانی کوردستان تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان هەبووە بازنەی تایبەت بە خۆیان هەبوو لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێکاتەکە بۆچی ئێستا ئێمە گەڕاوینێتە دواوە ینی چکار یەکەم هەڵبژاردن یاسای هەڵبژاردنە کە هەمواری بەسەرا کراوە هەموار کراوە و یاسایی هەڵبژاردننی یەکەمی دوای هەموار کراوە هەموار کرا بۆ شێوەی لە هاتووە بەزەنگە خەڵک بڵێ بۆ نمونە لایەنەکانی دەرەوە ئێستای جوڵەیەکەیە چونکە من راپۆرتێکم بینی ینی پرسیارم بینی پرسیاری پێکاتەکانی ئێستاندان پەرلەمانەکانی ئێستا کە نوێنەری پێکاتەکانن پرسیاریان کردو لە کۆمیسیۆن و سەرۆکاتی پەرلەمان پرسیارەکەی دیارە پێچی ئاڕاستەی کۆمیسیۆن کردبێت کۆمەڵە پرسیاریان کردووە لەو پرسیارانە ئەوە خوێنیتەوە کە وەکو بڵێ کۆمەڵی پرسیاریان کردووە بۆی کۆمیسیۆن جوابەکەی زۆر بە زەحمەت مەسەلەن ئەو بکە بۆ نمونەڵێ ئەم ساڵار دەبێ هەڵبژاردن بکرێ بەس ئایا ئێوە ئەتوانن تۆماری دەنگدەرانی تورکمان جیاکەنەوە ئایا ئێوە ئەتوانن تۆماری دەنگدەرانی مەسیحەکان جیاکەنەوە ئەرمەنیەکان جیاکەنەوە باشە ئێمە 200,000 دەنگدەری تایبەتمان هەیە ئایا ئێوە ئەتوانن تا یەکی دە تا یاکی 11 مەسەلەن پێشمەرگەیەکی مەسیحی پێشمەرگەیەکی تورکمان ئاسایشە و دەنگدەرە تایبەتەکان جیاکەنەوە کۆمەڵی پرسیاریان لەو ڕۆ کردووە ئەمن پێم وایە بۆی بڵێن نا بۆی بڵێن ناتوانین بۆی بە هەموو ژیان بڵێن کاکە جامانە ناتوانن ناچارین بەو یاسایە انتخابات بکەینەوە ینی فەقەرەی پێکاتەکە واتە جوڵەیەک هەیە کورتەکەی جوڵەیەک هەیە بۆی ئێمە ئەم هەڵبژاردنە بکەین بەڵێ هەندێک گۆڕانکاری بکەین مەسەن تۆماری دەنگدەرانی پارت ئین بەغدا بەکاربێنی باش ئەو کێشە نیە چوار بازنەی کێشە نییە چی کێشەیە پێکاتەکان نابێت دەستیان لێدەین چونکە
هەندێک لەگەڵ نین کە تۆماری دەنگدەرانی تایبەتیان هەبێ و واشی لەکەن بە ناوی کۆمیسیۆنەوە تەواو بێ کە ئێمە زەحمەتە پێمان گیان ناکرێتەوە چەند ساڵ هەیەوێ بەس بڵێن ڕەنگە مەسەلەی کورسی پێکاتەکان چ پەیوەندی بەلایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتیە بێ بۆچی بۆ من ڕەنگە خەڵک بڵێن بۆچی ئەوەندە قسەیان لەسەر دەکەن بارودۆخێکدا بۆ منە بوونەتە پارسەنگی دژی لایەنێکی بۆ ئەما لە منە پرسی من یەک بەڵگەم لایە کە لەسەر پێکاتەکان ئەویش ئەو ڕۆژەی پێم وایە جاری پێشوش لەوێ بۆم باس کرد بێتن باسم کردووە لای ئێوە بێت لە میدیایەکی کە بێ کە ئەو ڕۆژەی بڵێن ئەو ڕۆژەی بۆ بەیانی دەنگدانە ئادرا لە پەرلەمان بۆ لێسەندنەوەی متمانە پارێزبەندی لە کاکسۆرا عومەر باش ئێمە پەیوەندیمان کرد وەکو جوڵەیەکی عیلاقاتی پەیوەندیمان کرد بە هەندێک لە نوێنەری پێکاتەکان هەندێکیان وعدیاندانیە بەیانی دژیەوە بن بەڵام دوایی دەستیانم بینی لەگەڵ ئەوە بوو یانی ئەوە معنایەوەیە خاوەنی ئیرادەی خۆیانین بەداڵی پێتان وای نابێوانە بەشێک بن لە ململانەی سیاسی نێوان لایەنەکانی کوردستان نا ئەو دەبێ ئازاد بن ینی خۆ سند دەبێ ئەوش حزبێکەوە نیە باش حزبێکە چۆن جاروا هەیە حزبی دەسەڵاتدا جاروا پارتی یانێکێتیە لە برگەیەکە مڕعاتی لە پەرلەمانە ئەوە هەیە و پەیوەندیانە هەیەەوە نیە ینی مەسەڵەن با لایەنێکی معارەز بێت لە برگەیەکە لە وەزێکیان لە تەوزیعی لیژنەکانە جۆرێ لە تەوافق لە ناو پەرلەمانە دروستە بێ وایەنە بۆ دابشکردنی شوکارەکان جا ئەندامانی معارەزەیە لە لیژنەکانان خۆ دوای دایم شەڕیان نییە دەسەڵات و معارەزە لە ناو خودی پەرلەمانە بۆ لە کۆبنەوەکانە بیری خۆ لیژنەکان ئەندامی لیژنەیە وانە خۆ بەیە کۆڵەسی و بەیە کۆ سەفەرەکە و بەیە کۆ متابعاکە لەبەرەوە ئەو ئەندامی پەرلەمانی پێکاتەکانیش ئاساییە چۆن مەسەلەن جاروا هەیە لە نێو حزبێکە مەسەلەن لە نێو یەکێتیە هەندێک جار هەندێک ڕێ هەبووە کە ڕێی حزبەکەی نەبووە تەوجی حزبەکەی نەبووە دەنگی داوە وانە ئەی بۆ لە ناوانی ساس ینی تەمەنی پەرلەمان 4 ساڵە 5 ساڵە جارێ نابینی مەسەلەن خلافی ئاراستەیەک دەنگی دابێ ئەوە ینی ئەو نەبینراوە بۆیە ینی ئەو قسەیەی کەوە ئیسفادە لە وجودی پێکاتەکان نەکرێ بە پێی ئەو سیستەمی هەڵبژاردنە قسەیەکی ڕاست و دروستە باشە بەس نەچونێتە وردەکاریەوەی کە دابشکردنی کورسیەکان بۆ نمونە ئەگەر بە تۆماری دەنگدەرانی عێراق هەڵبژاردن کرا دابشکردنی کورسیەکان ئایا بەپێی سەرژمێری عێراق یاخود کوردستانە چونکە بازەوەکەی ئەوەی کوردستان 700,000 زیاترە لە هی عێراق وەکو دابشکردنی کورسیەکان دابشکردنی کورسەکان دوایی ئەبێنێتەوە سەر دەنگدەران خۆ دەزانی قاسم انتخابی دەرەکرێت قاسم ناماسمەیە سەبۆن و منەگەر بکرێتە فرەبازنەی خۆ دەبێت بڵێن سلێمانی ئەوەندە کورسی بەردەکەوێت دۆگ ئەوەندە کورسیە بەڵێ بۆ منە پارێزگی لایەنەکان پێک هاتن لەسەر ئەوەی کەوا بە پێی ئاماری عێراق بێ و پێی ئەوە بێ هەمویان پێک هاتن دەبێ و کاتە ڕازی بن هەر پارێزگایەک چەنی بەرەکەوێت ئەنی بە پێی ئاماری عێراقیش دەیە بکرێ بکات ئەوەیان نازانم ئەوە مێنێتەوە بۆ شتی فەنی بۆ گفتوگۆی لایەنەکان خۆیان ئایا تەوزیعی مەقاعەت بە پێی ژمارەی دانیشتوانە من پێم وایەوە پێشتر دەبێت بە پێی ژمارەی دانیشتوان بێەوە پەیوەندی بە تۆماری دەنگدەرانەوە نییە ژمارەی دانیشتوان دەبێت ئەوە بکەی ینی گەرچی ئێمە ئاماریشمانە من پێم وایە لەو خاڵەشە تووشی ڕاستە تووشی جۆرێک لە ئیزدواجێتە بن ئایا تۆماری دەنگدەرانی عێراق هەموو لایەنە سیاسەکانی لەسەری کۆکن باش زۆکو کۆمەڵی دادگەری خۆتان حاضر کرد و ئامادەشن بۆ هەڵبژاردنەکە بربەستی زۆر هەبێمان ناوە کاک حەکیمە ئەم هەڵبژاردنە تاکەی زۆر بەرزە بێ بەچی دیارە تاکەی بەرز تاکەی بەرزە بێ ینی دیارە هەر لە ئێستاوە لێ خوێندن لە یەکتر هەیە شکاندنی یەکتر هەیە ئەوانە هەیە لە نێو حزبە سیاسیەکان دەستان پێکردوەوە ئێمە بخوێنین لە خەڵ وڵی نازانم لەویان نەختی لاواز بین بەڵام پێم وایە تای
ئەم هەڵبژاردنەڵێن هەموو هەڵبژاردنە تایەک هەیەوەنێ پێم وایە ئەم جارە ئەم هەڵبژاردنە گرانە تای هەیە بەس گرانەتایە کە لە سلێمانی زیاتر نابێت با لە سلێمانی زیاترە بێ و زۆریش نزیکە بە ناوی یەکێتیەوە یان بە هەر ناوێکی کەوە دوو لستە بێ ئەوکو خۆتان کۆمەڵ یادگەری حازرن ئامادەن چۆنەکە جەماوەریەکە گەرانی کاک حەکیمگیان لە جێ ئەم تەبان ئەم بە شێوازێک جوابی من تەبان جوابی تۆ نادەم و قسە بۆ جەماوەر دەکەموانە بەڵێ جەماوەری کە معنی تقریبان خۆ دیاریشە جەماوەری تەلەڤیزیۆنەکانیش دیار و ڕوونن وایەنە ینی 180 کەسە گوێ لە ئێماگرێ دەنگدەری ئەمن ئەوە حەقیقەت واقعەکە ینی ئەو تەلەڤیزیۆنانەی کەناڵان لە ماڵەکانە بە پێی دەنگەکانن ئەوە حەقیقەتێکە لە کوردستان بەڵام تەلەڤیزیۆنە و پەخشمان کردووە و خەڵکی تریژبان حەزەکەی بڵێ نا ئێمە خۆی بە ئەوەی کە ئێمە ئەیکەین پێم وایە دروستە پێم وایە ینی لایەنێکین کەمتر واشتی حزبی و ئەوانە و لەسەر تەلەڤیزیۆن ئێمە زۆر کەسی تر دەرەکەوێت و هەندێک کەس هەیە لەسەر تەلەڤیزیۆنەکانتان ئێستا خەریکن لیست دروست دەکەن چۆن لەسەر بەرنامەی تۆ خەڵکەیە کە دێت خەریکی لیست دروستکردنە ئەویش هەیە بەڵام ئەویش ئاساییە بەڵام من ئەڵێم جەماوەری کۆمەڵی دادگەری دەبێت یەک حەقیقەت بزانە کاتی ئێمە زەمانێک هەبووین مەسەلەن لە باڵومەرجی کوردستان وابووە پێش ئەوەی ڕژێمی دیکتاتۆری سەدام لە ناو بچێ لە 2003 چەکدار بووین سوقل و پێگە و مامەڵە بە پێ ئەو چەکەی کە لە شانمان بووە من ڕێککەوتنێکمانە بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئەو سەردەمە ینی باسی زووەکەین مەسەلەن عیلاقاتی لەگەڵ ئەمان لەگەڵ ئەوە بە پێ ئەو پێگەیەی کە هەمان بووە لەسەر ئەرز بە پێ ئەو چەکداری کە هەمان بووە ئێستا دوای 2003 2005 کە ئێمە هاتوونەتە ناو گەمەی سیاسی و ئیشی سیاسیەکەی دەبێ ئەوانەیش کە ڕێکخراوێکی دەرزوتنەوە وانەی قورئان خوێندن ئەوانەی کە هەمانن یان ئەوانەی کە کۆمەڵ سپۆنسەریان دەکەن باش حتا بانکخوازێک کە ڕای لەگەڵ حزبە سیاسی ئیسلامیەکان نەبێت دەبێ بزانێ کاری ئیسلامی دەرفەت بە دەرز و دەوری ئیسلامی ماوەتەوە سەر سوقلی ئیسلامیەکان بە کۆمەڵی دادگەریەوە سیاسی بێ جانبی سیاسیمان ئەم تەلەڤیزیۆنەی جەنابەت ئەو مستەشفای بەخشین کە مۆڵەتی بوو بە گرفت و داخرا باشە قوربان ماوەتەوە سەر پێگەی تۆ لە پەرلەمانە ئیتر ئەوەی ئەمڕۆ نیگەرانە لە کۆمەڵ ئەوەی ناڕەحەتە گلەیەکی هەیە ئەوەی لەسەر بابەتێک ئەوەی لەسەر وەزئێک ئەوەی بۆ خۆی گلەی هەیە بۆ نەفسی خۆی ئەوەی بۆ سەحوەکە گلەی هەیە و بۆ کۆمەڵ گلەی هەیە و دڵسۆزانە گلەی هەیە و بەڵام هەمووی وای کردو تۆ لە ناڕەحەتی دەبێ بێتەوە مەیدان چونکە تۆ 7 کورسیت هەیە حسابی 7 کورسیت بۆ کرێ ڕاستە وەزنی واقعی خۆت نییە چکە تەزویرەکرێ بەڵام 7 ببێ بە 5 پێگەی 5 هەیە 7 ببێ بە 10 بە 11 بە 12 پێگەی هەروەمە بۆ کۆی ئیسلامیەکان و دەبێ هەموو چین و توێژە ئیسلامیەکانی تر بزانم کە حسابی کار و کاروانی و ڕێدان و مرونەت لەگەڵ حتا وجوه ئیسلامیەکانی ترە بە پێی مووقعی ئیسلامیەکانە لە پەرلەمانی کوردستان لەبەرەوە هەر کەسێک خەون بۆ ئەبینیان هەوڵی ئەوەدا کە خەڵک ساردکاتەوە و ڕێژەی دەنگدەرە زوورەکان زیاتر بکات و ئیسلامیەکان تەکێنێتەوە دوورخاتەوە لە دەنگدانەوە شتێکی خراپ دەکات شتێکی خراپ دەکات و دەیشی بینەوە ئێمەش ئەمە لە ژیانی سیاسی خۆمان بینیومانە لە ژیانی سیاسی خۆمانە ئێمە پێشەوەی بچینە پەرلەمانی کوردستان ئەو فترەی بینی ئەوەی کە چەکدار بووین و دوایش بەشدار بووین لە عەمەلی سیاسی ئەو فترەیە ئێمە بینیمان کە چۆن حسابت بۆ کرێ و چۆن حسابت بۆ ناکرێت لە ئاسی ناوخۆش نەدا نێو دەوڵەتیش لە ئاسی ناوخۆ لە ئاسی نێو دەوڵەتیش باش لەبەرەوە دوجار ئێستا ئەمڕۆ
ئەم بەشداری سیاسیە تەنی ڕەخنەمان بێ چەنێ ئەوەمان بێ چترێکە بۆ کاری ئیسلام ئەو چترێت فراوان بێ بەهێز بێ بۆ قوت بێ بەشێکی بەس حەکیم کەڕەنگە بڵێن کاک حەکیم بە قسم منیش هەندێ ینی تۆ هەندێک پرسیاری تۆ دەرگا بۆ میشەکات تۆ منیش پەیاممە قسەی خۆم هەیە بە پێی ئەزمموی سیاسی خۆم بە پێی پێگەی متەوازعی خۆم قسەی خۆمەکەم ئەوەیش کە دێت ئەم کاروانە ئەم عملێ سیاسیە ئەپێوێ بە شتێکی مادی ئەوە بەحسێکی ترە ئەو بەحسێکی نێوخۆییە بابەتێکی نێوخۆییە یعنی بێی تەنها زۆرێک لەوە بیبینن لە پولی وەرگیراوی پەرلەمانتەرانەوە هەڵسەنگاندن بکەن لەگەڵ ئەوەی من جەماوەری کۆمەڵی دادگەری و دەنگدەران و هەوادارانی دڵخۆشەکەم ئێمە لە کۆنفرانسا بووین لەگەڵ ئەحزابی ئیسلامی ترا ینی کۆمەڵی دادگەری نوێنەرەکانی بە ئێستەیشەوە 1995 ئەوانە پابەندی بڕیارەکان هیچ حزبێک وەکو کۆمەڵ ناکە هیچ حزبێک داوە بە ئێستایشەوە وەکو کۆمەڵی دادگەری لەگەڵ مامەڵە لەگەڵ پارەی پەرلەمانتارانی ناکە لەبەرەوە بەڵام هەر پێوانەی ئەم پەیامە گەورەیە کە تۆ قوتت ئەبێتە قوتێ بۆ سەحوەکە بۆ کارە ئیسلامیەکە لە کوردستانە کاکە ڕۆژانە ئێمە خەڵک ڕوومانتەیەکە بۆ خەڵکی کۆمەڵ خۆیان هەموو گوێلێتی بۆ وەزی ئەمنیە ئەم ئەندامێگیری ئەو لایەنگیریەگیری ئەو کوڕێگیری و باوکێگیری ئەو کوڕەکەی بێنەوە قاچاکە ئەو چیە ئەم چیە ئەو چیە ئەمانە کاتێک پەیوەندیەکەین بم لایەنە سیاسیانەوە بەو ئیشە چکە بەڵێ تۆ حزبی معارەزەی بەس خۆ تۆ دام و دەستگات هەیە مۆڵەتی وانە مۆڵەتی جا هەندێک کاری ڕسمی حکوومەت هەیە بەردەوامە خۆ تۆ ناکرێ بە ئێستا بچیتەوە سیارەی لێ خوڕی مرور ڕێت لێ بگرێ و بڵێ ئەکاک حەکیم بێ زەحمەتی جازەکە و سەیریکەم بڵێن بەسەر چووە تۆش بڵێ وڵا ئاخر حکوومەتەکە بەسەر چووە ئاواڵێ یەکسەر ئەوەتەکە من بە کاک شاسوارم وت ڕۆژێوتی بە هەوەس باج نادەین تەلەفۆنم بۆ کرد تۆڵای کاک شاسوار پێم خۆش بووە نەختی لەو هەوەسەش بە من بدەیت تو بۆ تۆڵان دوێنێ من 2-3 ساڵ کارە باشتم نەدابوو ئیشم بە دایرەکەوت هەمویان لێوەرگرت وتم نەمتوانی نەیدەم کارەباکەیان نەبڕیم ئەی چۆن بە هەوەس باج و ینی باج و ئین نادەی وایەنە مۆڵەتی مستەشفای بەخشین تازە کرایەوە باجێکی زۆریان داوە و باج لەسەر مستەشفاکان ئێستا 105 کاتە خێرخوازیشە بەڵێنە خێرخوا لەینە لە حکوومەتە تایبەتە مثلەن باجەدەن باج نەدەی مۆڵەتەکە بۆ نوێ ناکەنەوە کە یەکێ لە گرفتەکانەوان لەبەرەوە خێرنەویستە خێرخوازیە توانای باشدانەکەیان نەبووە مەگەر دەستگای بەخشین کۆمەکیان بکگەنا ناتوانەوە باجە بەو شێوە بدەن ینی ئەمە بەڵام خۆ دەبێ بیدی خۆ نابێ بڵێ حکوومەت بەسەر چووە حکوومەت بەسەر چووە ینی کۆمەڵی ڕێکاری حکوومەت هەیە دەبێ ئەمریکای باشە تۆ بەیانی پەیوەندیەکانی ئەم حزبە لەگەڵ دەسەڵات حکومڕانە کە پەیوەندیەکەی بەپی پێگەی پەرلەمانی مامەڵەت لەگەڵ دەکات ڕاستە هونەری پەیوەندیەکان و هونەری تەواصل و ئەوە هەیە بەڵام دوجار پێگەت 7 کورسی 7 کورسی 3 کورسی 3 کورسی 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 دە کورسی دە کورسی ئاوایە باشە بەس ئەومانایەوەنی کە بەخۆ داچوونەوە نەبێ ئەمە بۆی بە خۆداچوونەوە بێ خۆی خۆمان کاک حەکیم ئەمە بۆی بە خۆداچوونەوە هەبێ بە خۆداچوونەوە هەبێ لە ئاستی قیادە و ڕێکاری دارەکانی ڕۆژانەی حەزب و مامەڵەی تۆ و هەڵوێست و مەوقفەکان و ئەوانای چۆن تۆ کاڵوێستە نوێنی دەبێت سۆزی جەماوەر لە بەرچاو بگری هەڵوێست ئەنوێنی دەبێت بزانێ و جەماوەرە بەیانی دەنگت لەسەر هەڵوێستەکانت پێدا نامن قسە بەس بۆ دەنگ دەرناکەم بەس ئەویشە خەمە بەرچاوە بەڵێ باشە سەبارەت بە بڵین مەسلەی متمانە لاواز بووە هەنی بەعام لە حیزبەکەی خۆ زیاتر لە حکومڕانەکان ڕاپرسی هەیە لەبارەی هاوڵاتیان تا گەیشتۆتەوەی کە بۆ نمونە هاوڵاتی
راپرسێکی کۆمپانیای شکارە بوو کە دەنگ بە هەڵبەشانەوەی هەرێمدا لەسەر بوو سەر بەغدا زەنگێکی مەترسیدار نیە بۆ دەسەڵاتداران ئەمە نیان هەژێنێت ڕایان ناسەڵە کێنێ پێ دوایە ڕای پێم وایە ڕای چەڵەکاندوون بۆ وەڵامی ڕۆژنامەیاندایەوە ئەو ڕۆژنامەیەک بوو ینی ڕۆژنامەکە لە ئاستی حکوومەتی هەرێم نەبوو پێی قەڵز بوون و ینی ئەوەیاندایە هەرێم بۆی کەس ینی ئین نەکە هەرێم قوارەیەکی دەستوریە لە عێراقدا حقیقەتێکە بەس تۆ لە جیاوای بەگژی ڕۆژنامەیە بچۆ بچی دەبێ بێ بۆ لای خەڵکی خۆت خەڵک وای لێ تۆ متمانێت بە هەرێم نەمێنێ زای بۆ کاک حەکیم ئێستا ڕۆژی دووشەمە وەزارەتی کاری عێراقی وەزارەت العەمەل بەڵێ لەوێ تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی هەیە حەوت چینی بڵاو کردەوە کە هاوکاریانەکە حەوت چین ئەمە کوردی شەگرێتەوە زانی کوردی کوێگرێتەوە کوردی کەرکووک دووز خانەقین مەخمور ئەوان ناگرێتەوە بەس هەرێم ناگرێتەوە لەبەرەوە تۆ بڕۆ دووس خولمات و بڕۆ کەرکووک بێوە ژنێکە 125,000 مانگانە بەس لێرە لە 2015 بڕیوانە لێرە بەڵێ پیرێژنە هەیەی کچێکی 18 ساڵە معیلی نەماوە هەیەی قەیرەیەکە 35 ساڵ شوملیەکە حەوت چینە ئەمە ینی ئەمە لێرە نییە ئەوە هیچ موچە لە کاتی خۆی و مەسەن جەژنانە هەیە و ڕەمەزانانە هەیە و چی هەیە و چی هەیە ئیجا ئەوانە غێری موچەکەیان 125 جار لەگەڵیانە بەهەیعیەدەن بەهەیعیشیان پێدەن بەڵێ ینی هەندێ کۆمەکی خواردنیشیانەکە جگە لە 125,000 ینی ئێسێمە مەسەرەن خەڵکی ئەو منتیقین خزمانەیە کەسێکوانێ لە ماڵێکە دوو برا یەکێکی فەرمانبەری حکوومەتی بەغایە یەکی فەرمانبەری حکوومەتی کوردستان باشە دەوامی بڵێن لە کفریە لە کەلارە وەڵام خەڵکی کەرکووک و خەڵکی دووز و خانەقینوانە لە ماڵێکە ئەو کاتە بە تایبەت کە ئەو سەری پێش سەری مام موچەی خۆی ڕگرتووە ئەم 15 ڕۆژ دوای ئەوەگەر موچە ئجا موچێش تا نیوە موچە بوو نیوە موچە لەبەرەوە دوو برا لە ماڵێکە سیر بۆ فەرقاکەن ئەمە وایە جۆرێ لە هین دروست بووە جۆرێ لە نەفرەتی ناوەنەی نیگەرانی ناوەنەی دوورکەوتنەوە ئەوش لە ئەنجامیەوە دووزە کە پارە هەیە و ناگاتە دەستی خەڵکیش تەمان ئەمە لە ڕووی سیاسیەوە من جێی هەڵوەستە لەسەرکردنە پێچێ ینی وا باشە حکومڕانانی کوردستان بێن لەسەر ئەم مۆزوعە ینی دوای لە بری بەگژداسونەوەی بنە ڕۆژنامەیە بەگشت گەندەڵی و قاچاقیواندا بستنەوە وڵایی تر بێنەوە چاکەن ینی وا لێ بکەن لای کەم خۆ ئێمە وتوان ئێمە بەغا لە ئێمە فێرش دەبێ وانە ئێستا هەوڵاتیان ئێمە چاوە لە بەغدا باشە بەس ئەوەی کە پێویستە بە دۆخیناو خۆی هەرێم ئەو چاق بەوچێ سیاسیە لە بینی پارتیویەتی زۆر بڵێن زەقە لە بینی بەعام لایەنە سیاسەکانیش هەیە کاریگەری دروست کردووە لەسەر حکومڕانی لەسەر حکومەت ئێستا وەکو دەڵی شەق بووە ینی لەق بووە کاریگەری دروست کردووە بەڵێ کاریگەریشی کاریگەری خراپی دروست کردووە دیارە بەس ئیکێ لە دەراویشتەکانی باسیەوەمان کرد کە ینی بە ئێستاشەوە مابینی نزیک بوونەوەیەک هەیە بۆی هەڵبژاردن لەم ساڵی شا بکرێ غێری ئەوەی ئەڵێن دەرەوە ئەوێ بکرێ گەنا هیچی استعدادێک نەکراوە بۆی بکرێ وانە باشە لەگەڵ لە دەراویشتەکانی تری ئەوشەوەیە ئێستا تۆ بڵێن پێکاتەیەکی سەرەکی ئەم حکوومەتەیەکێتیەوە نییە ئەو گفتووانەی بەغایەکێتی بەشدار نییە ئەوە وانە جا تیمی یەکێتیە لە کۆبنەوەکان بەشدار نییە ئەمە ینی گرفت پێم وایە لە نێو حکوومەتیش گرفتەیە و کاریگەری ئەمەش لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە لەسەر دۆخی سلێمانیش زیاترە چکە ناکۆکی حیزبی ڕەنگە زیاتر بێت کێشەی داهات خزمەت گوزاری ئێتر کێشە زۆرە ئێمە ئێستا باز بکەین لەوەی هەرەمان ینی پێم وایە باز کراوە ینی کۆبنەوەیەکێتی و پارتی ینی ئەو کۆمەڵێ قسە لە بینیانە لەسەر سلێمانی و حتا لەسەر وەزی ئەمنی سلێمانی و دروستکردنی هێزی چەکدار و
برەودان بەهێزی چەکدار لەم ناوچەیە و ئەوە ینی ئەوە یەکێ لەو گرفتانەی کە لە بینی ئەو دوو حزبە هەیە لەبینی ئەو دوو حزبە هەیە باشە بەس وەکەوەی کێسە بینیم جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت پێشوازی لە وەفدەکان دەکەن دەڵێن باسی چاکسازی دەکەین باسی یەخستنەوە هێزی پێشمەرگەمان کردووە باسی دەزان حکوومەتی ئەلکترۆنیمان کردووە ئەو شتانە هەن وەکو پێویست تاوەی بۆ دەرەوە باز بکرێ وڵایی هاوڵاتی کوردستان هەستی پێ ناکە لە واقعیشا وجودی نییە بەڵێ لە ڕووی داهاتیشەوە کام هێزی پێشمەرگەیە گرتووە و کام کاکە تۆ ئەو ڕاپرسێت باس کرد ڕادەوێ ڕاپرسێش لەسەر ئەساسی هەردوو زۆن کراوە بەڵێ لە هەولێر 158 لە سلێمانی 152 بەشداریان کردووە 142 بەڵێ پێم وایە پارەکەش ئەوە دابەشەکرێ بەڵێ 143 وازانم 150 ئەوە هەرماوەی کۆنا و دابشکاریە ئەو دابشکاری ئێستا بۆ پڕکردنەوەی ئەو بڵێن ئەو نوقسانیە ئەوە ئێستا بۆتە گرفت لە بینێکی تو پارتیا کە بێ سلێمانی ئەو نوقسانیە پڕکاتەوە باشە بەس ئێستا داهات بێت هێزی چەکدار بێ قاسە بێ هیچی لای حکوومەت نەماوە گەڕوا بێ هەمووی حکوومەت هەنیەتی بەڵێ هیچی لە ئەرزی واقعا نییە کاک حەکیم جان ینی کێشەی سەرەکی لەسەر ئەوەیە کە یەکێتی مکەلەفە زۆنی یەکێتی کە لە داهاتی منتیقەکەی ئەو نوقسانەی موچەی فەرمانبەران پڕکاتەوە ینی ڕێژەیەکە پڕکاتەوە دوای ینی دوای پارەی نەوت و پارەی ئەوان باش مەسموعی حکوومەت ئێستا شتێکی ئەو تۆی نەماوە حکوومەت بەسەر نەچووە جگە لە بەسەر چوونەکەی دوولەتیش بووە دوولەتیش بووە قاسەشی نییە وەکو پێویست وای قاسەی نازانم هێزی چەکداری هەردوو هین هەردوو لایە باشە بەس ئەوەی کە پێویست هێزی ئاسایشین هەردوو لایە بەڵێ ئێوە بڵێن کاتی خۆی لە 2011 باشە بەڕێزیەکی بوو لەو کەسانی کە لە مانگی سێ پاکێزەکانی ئۆپۆزیسیۆن توخێنەوە باسیەوەت کردبوو کە بێ سەرچاوەکانی داهات شەفاف بێ هێزی پێشمەرگە یەک بخرێتەوە دەستگامنیەکان بێلایەن بن داواکاری گشتی کارا بێ ئەو کاتە ئەگە ئەو پاکێجانە ینی جێبەجێکراون دۆخەکەمان دەگەشت بە دۆخە ئێستا نەخێر ئێستا زۆر گەڕاوینەتە دواوە کاتێکەوە ئەگەر ئەوە بکە و پاکێجانەی ئەو سێلایانی ئۆپۆزیسیۆنە بەجددی وەربگیریایە و دەسەڵاتیشی لەسەر کردایە هەر لە ئیسفادەی خۆیان بوو ئیسفادەی خۆیان لای جەماوەر مەحبوب بوو ئەوترە بوو خۆزانی چۆنە کاکەین خۆی ئێستێش دەسەڵاتدار ئەتوانێت زۆر بە ئاسانی پێش قسەی من و تۆ بکەوێ چی بکە؟ عەدل بەرپاکات جا پێیان دەکرێت تازە ئیتر قەزم ئەوەیە ینی ئەگەر بیانەوێ بەڵێ بەڵام لەبەرەوە 30 ساڵە نەیان کردووە تۆ لە منیش متمانەمان نییە بیکەین بەڵام ئەو کاتەیش ئەوەیان بکردایە ئەو کات هەنگاوە بنایە بۆی هێزی پێشمەرگەیەک بێ وانەیە ئەو یەک دەخی لە هەبێ ئەمان هەندێجار کە بەیەک و تەبان پیان ناخۆش ئێمەمانان ڕقنیان لێ ئەو کاتە پیان ناخۆش بووە و پاکێت پیان ناخۆش ئێمە ڕخنیان لێگرین مەسەلەن قسە بە دەسەڵاتی دادوەری بڵێ پیان ناخۆشە دەسەڵاتی دادوەری ئاوا وەڵام من ئەوم کەوتە بیر من ئەو بانگەشەیەم زۆر پێ خراپە بەتابەت کە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بیکات باسی دادوەر بکات دادوەر بێتە جێ کۆمیسارانی لە کوردستان دادوەری بێلایەن لەکوێ هەیە لەکوێ هەیە ئەگەر هەش بێت پەرەویست کراوە لە سوچێکەوە لابراوە لادراوە هیچ تەسیر هیچ کاریگەریەکی هەر ناوێرێ ناوێرێ مەبەستەوەی ئێستا بەمەیلی ئەم دوو حزبە بڕیار نەدا بەڵێ ئەوان داوایان دەکرد بۆ نمونە هێزێکی وەکوونەوەی ئەنجومەنی کۆمیساران بکرێت بە دادوەر لە بری کۆمیسیۆن بانگەشەم گوێ لێ لە هێزی دەسەڵاتیش و هێزی ئۆپۆزیسیۆن پارتیش پێشنازێکی لەو شێوەی هەبوو ڕاستی بوو بەدانی هەم نەوەی نوێ لاری نییە و هەم پارتیش یان یەکێ لە ئۆپشنەکانی بیستمە ئەوەیە دادووە سەرپەرشتی ینی بۆ پارتی ئاسایە ئەگەر ئەو تەرحی هەبێ ینی ئاسایە دوسێ ئۆپشنی خستۆتە ڕوو پارتی ناڵێ هەرەوە بەڵام نەوەی نوێ لای ئێمە کە زوو هاتن تاکیدیان لەوە کرد کە دادوەر بێ ئێوە دژیەوەنەوە خۆتان من پێم وایە دادوەر یانی ئەو کاتە هەرێکی تو پارتیە بێ ئەو کۆمیسیۆنە باشە پێنج کوڵەکێک ماوە بە سەبارەت بە بەغدا گەشتبینێک دەبینی بۆ ڕێکەوتن ئێستا وەفدەکان بەجیا دەڕۆن
پێدا هەڵدانێکی زۆرە بوو بە کابینەکەی سوودانی خەریکە 4 مانگ تەواو دەکات. من وەکو خۆم مەبدەیەکمەیە باش پێم خۆشە پێک بێن لەگەڵ بەغدا ئەگەر پێک بێن لە خزمەتی خەڵکیش بەڵێ لە خزمەتی خەڵکە بەڵێ پێک بێن و نەوت تەسلیمکەن و موچەی خەڵ دابینکەن و بتوان هەندێک لەم خزمەت گوزاریانەی کە ڕاوەستاوم ڕێگای مردن و ڕێگای کەلار و ڕێگای دوین و دوێن دووکان ئەو ڕێگا و بانانە ئەگەر توان خزمەتێکی خەڵکەن و بەزە خواستە دەبینی بۆ ڕێککەوتن لە هەردوو لە لەبارەی نەوت بێ غاز بێ چکەسە باسی پرۆژیاسی بە زەحمەتی ێزانم بە زەحمەتی ێزانم بەڵام خۆزگە ئەخوازم بتوانن ڕێکەون ئێستش ڕێکەون لە داهاتوو باشترە لە داهاتوویەک باشترە تۆ کاک حەکیم حساب کە نرخی نەوت بێتە سەر وا نرخ هاتە سەر $30 و $40 وەکو پێش و دەبێ بگەڕێنەوە بۆ ڕوبع موچە و 2 مانگ جارێ ئێوە هاوڵاتیانی هەرێم ینی تەحمولیەوە ناکرد هەرو مەرجەکە ینی نیگەرانی خەڵ لە ئاسێکی زۆر بەرزدایە من ئومێد دەکەم ینی وەفدەکانی حکوومەتی هەرێم بتوان بکەنە ڕێککەوتن بە کرۆکی دانیشتن و کۆبنەوە قسەیان لەگەڵ حکوومەتی عێراقی بەرژەوەندی تاکی کوردی بێ ئینشاڵڵا بەشکەمە و ڕاچەڵەکانیش کە باسمان کرد ڕاچەڵەکان دەبێتن بتوان ئەو بکەن باشە بەس وەکو کابینەکەی سوودانیش کارنامە هەبوو تا ئێستا شتێک بەرە پێش چوونێکێ سەبارەت بە کورد بازوکە لە ماوەی مانگی دەبن و لیژنەی مادەی 140 سوودانی چەکوشی ئەمریکای لەسەرە چەکوشەکەی لەسەرە و ینی دیار ئەمریکا زانیوەتی لەکوێوە چەکوشەکەی $، بەڵێ چەکوشێکە لەسەر سوودانی چەکوشێکە لەسەر سوودانی ینی بۆی چکەوە حکوومەتی ئیتاریش بۆ ناسراون کە ئەنتی ئەمریکان کەوا نییە هەندێکیان لە ژێرەوە ئەویان لەگەڵی هەیە ئەم پێم وایە دوجار ئیتار بەشێک لەوەدا لەوەی عاقڵ بن ینی دەسەڵاتی خۆیان نافەوتێنن لەگەڵ ئەمریکا لە قەزەی $، ئەچن و چونشن و تەفاسیلێکە خۆتە زانی و ئەو خەبیر و ئابوریانەی کە یانهێنیتە میوانداری خۆت بۆت باس دەکەن بەڵێ بەزۆکو ئەوی پێویستە بە کورد لە کارنامەکەی شتی زۆری تیابۆنم نەدە 6 مانگە پرۆژیاسی نەوت و غاز دەربکرێ لە ماوەی مانگێکە لیژنەی مادەی 140 کارا بکرێتەوە ئەنجوم پرۆژیاسی ئەنجومەنی ئیتیحاد ئەنجومەنی فیدراڵی دەربچێ پرۆژیاسی دادگای فیدراڵی شتی زۆر تیا بەس ئەگەری جارە لە هەمووی گرنگتری یاسای بودجەیە بەڵێ ئەچکۆ لە یاسای بودجەیە تۆ بەگوڵی ئاوێنەی ڕێککەوتنامەی کورد و بەغدای تێدا دەردەکەوێت شتانە بودجێ ئێستا لەدایک نەبووە وانە باش با دو پرسیارم لەسەرەوە بێ ئەو نیگەرانی کە خەڵکێ بۆ نمونەگە سەرکوتکردن هەبێ سەرکوتنی خۆپیشاندانە بێ ئەو ڕاپرسیانە کە ئەو دەرەنجامانی لێ دەکەوێتەوە ئەگەر هەر فرامۆش بکەشتی خراپتریشی لێ دەکەوێتەوە بۆ نیگەرانی خەڵک پێیان نابێ خەڵک بێدەنگ بێت کێشە نییە و باردۆخەکە دەڕوە وڵای کاک حەکیم خۆیان وابزانم ینی خۆیان لەسەر ئەم دەسەڵاتە کوردیە باشە بۆ خۆی لەسەر چی سەرچاوی هەڵقوڵاوی چییە؟ هەڵقوڵاوی بێزاری خەڵکە لە ڕژێمی پێشوو باش ینی مەڵەن بەرەی کوردستانی کە هاتون و ڕاپەڕین کراوە نیە ڕاپەڕین جەماوەەر نەیکرد هەر کورد نەبوون لەبەرەوە ینی پێم وایە دەسەڵاتی کوردی بە زەحمەتی نەزانێ خەڵک ینی بتەقێتەوە تەقێتەوە کە تۆ سەرکوتی بکەیتەوە کات دەرەنجامەکەیشی دیار نەبێ دەرنانجامەکەی دیار نەبێت چی لێدی ئەم هەرێمە ئایا باشتر ئەبێ یان خراپتر بێ سوپاس دەکەم سوپاس بۆ بەرزکای محەممەد حەکیم دەبێژی کۆمەڵی دادگەری سوپاسیان دەبێت سوپاس بۆ بینێرانی بەڕێ سوپاس بۆ هاوکاران خاتەمەدا